دەچمەلای میوانەکەم بەڕێز مەحیە ئیرەجی کە دووبارەیەکەمەوە ئەندامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵن لە سوید. بەڕێز مەحی سڵاوت لەبێ سوپاس دەکەم کە لەگەڵمان بەشداری بە دووبارەی بکەینەوە چکەوە ئەزامیەکەم جار نەماتوانی بە باشی گوێ بیست یەکتر بین. دەمەوێت دەستپێک بۆچوونی بەڕێستان بزانم لەسەر پێکێنانی ئەو هاوپەیمانیکە لە 22 شوبات پێکات. دیارەکە لە ماوەکانی ڕابردوو چەندین ساڵی ڕابردوو هەر پارتێک بە دروشمێکی جیاواز بە ئامانجێکی جیاواز دەهاتنە مەدان و کار و خەباتی خۆیان بەڕێوە ئەبرد. بەڵام لە دۆخێکی واکە هێرشەکان دواتر بۆ سەر ئێران دەستی پێکرد بیریمان هەمووان لە چوارچێوەی هاوپەیمانیەکدا کۆبوونەوە و لە هەمان کاتیشدا یعنی ئەو حزبانەشی کە نەهاتبوونە ناو بەرەکەوە دەبین کە وردە وردە دێنە ناو ئەو هاوپەیمانی و بەتایبەت کۆمەڵەی زەحمەتکێشانی کوردستان. ئەمە چەندە بۆ گەلی کورد بۆ پاراستنی ماف و دەستکەوتەکانی گەلی کورد بۆ پاراستنی خاکی کورد بەتایبەت لە ڕۆژاوای کوردستان و لەم بارودۆخەدا چەندە گرنگ و پێویستە. ئەمە چۆن هاتە ئاراوە؟ بڵێ زۆر سپاس بۆ ئێوە بۆ بینەرانتان. بە باوەڕی من زۆر پێویستە طبعاً بەشداری حزبەکان لە کوردستان و یا لە ناوەندێکە یا بە هەر شێوەیەک پێویستە. ئێمە ئەوەمان تەجروبە کردووە لە ئەنگرتنە گشتیەکان لە هەموو شتانی وا پێکەوە بڕیارمانداوە و بەیەکەوە هەوڵمانداوە ئێمە ئەبینین کە یەکبوونی ئەم حزبانە توانێتی تاسیرێکی زۆری بێ. بەڵام ئێمە ئەومان لەبیر نەچێت کە نابێ ئەم شوێنە ئەم ناوەندەیە ئەم جێگانەی کە پێکەوە کۆبینەوە بیکەین بە کێبڕکەی بینی حزبەکان. یعنی نابێ ببێ بەوە و نابێ حزبێک هەوڵ بدا بەرژەوەندی خۆی بەسەرەوەی تراداسەدێنێ، نابێ حزبێک هەوڵ بدا استراتیژی خۆی بک بە استراتیژی ئەوانی تر. ئێمە زانین کوردستان لە کوردستان ئەحزاب و بۆچوونی جیاواز هەیە، حزبی جیاواز هەیە و بیر بۆچوونی جیاوازیشیان هەیە کەوا بوو ئەگەر ئێمە ئەوە بسەلمێنین نابێ ئەم ناوەندانە یا ئەم شوێنانەی کە ئێمە لەوێ کۆبینەوە بێکەوە بین بیکەین بە ئامرازێ بۆ بەڕێوەبردننی استراتیژی خۆمان. هەر حزبێک توانێت استراتیژی خۆی لە کاتوساتی خۆیان لە کاتێکا لە ناو کۆمەلگا بوو بیباتە پێشەوە، بەڵام لە شوێنیاوە ئەبێ لەسەر ئەوەی کە بەرامبەر بە دوشمن بەرامبەر بە نەیار وانە چۆن هەڵسوکەوت بکرێتوانە ئەبێ هاوکاری بکرێت. ئێمە ئێستا دیارە بە فەرمی نهاتوینەتە ناو ئەو ناوەندەوە، بەڵام هەردوێنێ ئێمە لە کۆبوونەوە لەگەڵ هەر شەش حزبی تر بووین، ینی بە ئێمەوە بوو بە حەوت ئێمە لەوێ بەشدار بووین و لەوێ ئێمە لە بەشی نظامی و لە بەشی ئیطلاعاتی هاوکاری چڕوپڕمان هەیە و لەو بابەتەوە هیچ کەمیەک نهاتوێتە پێشەوە. بەتایبەت هەمیشەش ڕامانگەیاندووە کە ئێمە یارمەتیە دەین و بەیەکەوە هاوکاریەکەین و پێم وانییە کێشەیەک ببێت. بەڵێ هەڵبەت کە ینی هێرشێکەیە بۆ سەر بنکە و بارەگەکانی حزبەکانی ڕۆژەدات لە باشووری کوردستان. ئێوە ینی خوێندنەوەتان بۆ ئەمە چێ پێتان وایە ئەمە تەنها بیانوەیەکە کە ڕژێمی ئێران هێرش دەکاتە سەرم بنکە و بارەگانەیە خودت ئەم ئەنجێکی قوڵتری هەیە لە هێرش بۆ سەر حزبەکان و بەتایبەت بە ئامانجگرتنی خاکی هەرێمی کوردستان؟ بە باوەڕی من کۆماری ئیسلامی بۆی دەرکەوتووە کە ئەوەی لە ناوە لە کوردستان لە 47 ساڵی ڕابردووە ڕوویداوە بێتەئسیر لە حزبە سیاسەکان نەبووە. هەر بۆیە نەک ئێستا هەر پێشتریش بنکە و بارگای حزبەکانی کردوتە ئامانج و یا بە شێوەی ترۆر و بە شێوەیەکی تر هەوڵی داوە ئەم هێزانە تا ئەندازەیەک بە بیر و باوەڕی خۆی کەس بکات. ئەوە شتێکی تازەنیە. ئەوەی وا ئێستا لە ئارادایە شەڕێکە دیارە کۆماری ئیسلامی نەکرد هەرێمی کوردستانەوە بینین، بەحرێنەوە بینین، کوێیتەوە بینین، وڵاتانی کەندا و هەموو ئانەی کردوتە ئامانج و هێرش کاتە سەریان. تەبعاً کۆماری ئیسلامی ئەوێ شەڕەکە پەرەبستێنێت و لە ئاسی ئێران نەمێنێتەوە بۆ یەکی شەر پێشتری شەڕەشەیەوەی کردبوو کە هەموو شوێنەکانی تری ئەو شوێنانەوە بنکە و بارگای بۆ خۆیان ئەڵێن ئەمریکای لێک. تەبعاً کوردستان بۆ خۆشیان نەزانن لە داهاتووی ئاڕوگۆڕەکانە کوردستان دەوری زۆر گرنگیە بێ. هەر لە ئێستەوە یەوێت بەم شێوەی هەرش بکات سەر هێزە سیاسیەکان بۆ ئەوە بە باوەڕی خۆی بیەوێ ئەم هێزانە
کەس کات و نیانێتوانن لە ئاڵوگۆڕەکانی داهاتوە دەوریان ببێت. من پێم وایە لە ئیران مەسەلەیەکی زۆر گرنگ هەیە کە ئەبێ ئاماژەی پێ بکەم. هێزی سیاسی نابێ فقط لەسەر هێزی پێشمەرگە و هێزی چەکی خۆی تەکیە بکات و پێی وابێ ئەوە تەنیا ئامرازی بردنەوەی ئەو هاوسەنگی هێزەیە، بەڵکو ئەوەی وا ئەتوانێ هاوسەنگی هێز لەناو کۆمەلگادا بگۆڕێ. ئەوە خەڵکی کوردستانن، ئەوانن کە ئەتوانن لە دوای ئەو هەلەکە بۆ خۆیان ئەتوانن بڕیاری بۆ بدەن. ئێمە ناتوانێت بۆیان دیاری بکەن ئەمڕۆ بەیانی کە زانیان ئەوان بۆ خۆیان ئەتوانن چەک بەدەست بگرنەوە، ئەتوانن هەموو ئیدارەی کۆمەلگا بەدەست بگرن. تەبعەن ئەوەش بزانن کە هێزی پێشمەرگە لە پشتیوانیان نەبێت و لەگەڵیان نەبێت. بەڵام ئەوەی وا بنەڕەتی ئاڵوگۆڕەکانی دوایی کۆمەلگای کوردستانە خەڵکی کوردستان و ئەوانن کە ئەتوانن لەو بابەتەوە بڕیار بدەن و دەور ببینن. بەڵێ بەڕێز مەحیە، یعنی دەبینی کە لە دەستپێکی هێرشەکان وەک چۆن هێرش بۆ سەر حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لە باشوورێ بە هەمان شێوە لە ڕۆژهەڵاتی کوردستان دەبینین کە لەم دوایانەدا ڕژێم سیاسەتێکی جیاواز پەیڕۆ دەکات بۆی کە بەجلی مەدەنی و حیزبەکانەوە دەچێتە ناو شارەکان و بە بڵندگۆ داوا لە خەڵک دەکات شارەکان چۆڵ بکەن، هەم لە بۆکان لە مەریوان بەپێی ئەو زانیاریانەکە بە ئێمە گەیشتون. بەڵام یعنی لە هەمان کادا ئینتەرنێتی بڕیوە، یعنی پێتان وایە ڕژێم بۆچی ئەم جۆرە سیاسەتە پەیڕۆ دەکات؟ ئامانجی لەمە چییە؟ و بەڕاستی داخوازی ئێوە لە گەلی ئێمە لە ڕۆژهەڵاتی کوردستان چیە؟ پێویستە ئەوان چی بکەن لەم بارودۆخەیە؟ ئایا ڕادستی داخوازی ڕژێمی ئێران ببن یان پێویستەکە ڕێگایەکی تر بگرنە بەروە شوێن و واری خۆیان چۆڵ نەکەن؟ لەم بارەی ڕاگەیەندراوێ شتێکی وهاتان هەبووە؟ بڵێ ئەمە ڕۆژانە ڕاگەندراومان بووە، بەڵام ئەوەی وا زۆر گرنگە کۆماری ئیسلامی یەکێک لەو دەوڵەتانەیە کە لە هەموو شێوەیەک خەڵک وەرەگرێ بۆ بتوانێ بە حکوومەتی نەگریسی خۆی بە عمری خۆی درێژە بدات. تۆ چاوی لێ بکەن ئەو ڕووداوی وایەسە لە ئێرانە ڕوەدات، لە هەر شوێنێکی کا ڕووی بدایە ئێستا دەوڵەت ڕووخا بوو. هەر حکوومەتی شا دوو وەزیریشی نەکوژرا بوو، دوو فەرماندەشی نەکوژرا شا هەڵات و ڕۆی. بەڵام ئەم حکوومەتە دیارە تەجروبەی هەیە، دیارە لە زۆر شوێنی ناوچەکە هێز و توانای خۆی پێشتر بڵاو کردێتەوە وەکو هێزی نیابەتی. دیارە ئێستا و هێزە نیابەتیانە دەوری جارانیان نەماوە، بەڵام ئێستا ئەتوانێت کۆماری ئیسلامی لە سەیران حساب بکات. دیارە هەموو نوعێک تێروکەڵەکە بەکارە بات بۆ بتوانێت دیسان بەو تەمەنی خۆیە درێژە بدا، وەکو گۆڕینی لیباس بێ، وەکو بڕینی ئینترنێت بێ، وەکو چۆن بڵێم کێشە لەسەر ئەم ساتەلای توشتە بێ بۆ وە دەنگی خەڵک نەیە. هەموو ڕێگەیەک کەڵک وەرەگرێ. ئێستا بۆ ئاگداریت بشێکی زۆر لە ناوەندە نظامیەکان چۆڵ کراون، ئەوان چوونەتە مەکتەبەکان، ئەوان چوونەتە قوتابخانەکان و یاکو لە مزگەوتەکان لە شوێنی وا جێگیر بوون، یانەوێ بۆ شێوەیە هێزەکانیان بپارێزن. بەڵام خەڵک ئەبێت چی بکەن؟ ئێوە پرسیاری یەکەمتانەوە بوو، خەڵک ئەبێت چی بکەن؟ خەڵک تەبعەن ئەبێت چاوکراوە بن، خەڵک خۆیان هەلەکە ئەزانن کەیە. ئێمە تەجروبەی شۆڕشی 57مان هەیە، تەجروبەی بەهاری عەرەبیمان هەیە، تەجروبەی ڕۆژاوایمان هەیە لە کوردستان، تەجروبەی باشووری کوردستانمان هەیە کە ئەوڕۆ ساڵیادی دەستپێکردنیەتی. هەموو ئەمانە تەجروبەهایەکە کە خەڵکی کوردستان کەڵکی لێوەرەگرن بۆ بتوانن لە داهاتووە ئەو پشتبانەوە لە شوێنەکانی ترکراوە ئەمان دووپاتی نەکەنەوە. کوردستانی ڕۆژهەڵات نابێ هاوشێوەی کوردستانی باشوور بێت، ئەبێ دەوری خەڵک زۆر بەرچاو بێت، نابێ ببێ بە ساحەی هێزە سیاسیەکان فقط. خەڵک ئەبێ هەمیشە لە ساحا بن و دەوریان ببێت و ئەوە زۆر گرنگە. ئەوەی وایە ئێمە لە ڕۆژاوا بینیمان، بەڵام ئێمە دیسان لە ڕۆژاوایش دەتوانین بڵێن کە لەوێش هێزە نێودەوڵەتیەکان توانیان ئەو جێگە و پێگەی وا کورد لە ڕۆژاوای کوردستان بەدەستی هێنابوو پشتیان لێ هەڵکەن و بە شێوەیەک لەگەڵ حکوومەتی ناوەند بە تەوافق بکەن. هەموو ئەم تەجروبانە بۆ خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان زۆر پێویستە کە بێ
خەڵکی لێ وەربگرن و ئەو ئیشتبانە یا ئەو شتانەی وا لە وڵاتانەی لە شوێنەکانی تری کوردستان کراوە لەلای ئەواندا وات نەبێتەوە لەلایەکی تریشەوە کە ئەو دەستکەوتانش خەڵکی لێ وەرگرن کە ئەمانش بتوانن لەو ئەرزشانە لەو شتە باشانەی ئەوەی وا لەو بەشانەی تری کوردستان ڕوویداوە خەڵک وەربگرن بۆ بتوانن دەور ببینن. ئێمە هەمیشە هەوڵمان داوە لە بە دەرکردنی ڕاگەیاندن و لێدوان و لەوانە بیرروبۆچوونی خۆمان بەرامبەر بە وەسعەکە بگۆڕینەوە. ئێمە ئەزانین کە هێزەکان بە دوای بەرژەوەندی خۆیانەوە قسەیتیان نیە هەموو کەسە وازدارێت هەر بۆ یەک ئەبێ هەوڵ بدەین هێزی خۆمان ئەوەندە تۆ بکەین کە بەرژەوەندیەکانی ئێمەش لەبەرچاو بگیرێ وانە بێ ئەمە ببینە ئامرازێ بۆ بەرژەوەندی خەڵکی تر بەڵکو ئێمە لە شرایەتی کە هاتووتە پێشەوە بەرژەوەندی خۆمان ڕابگرین و بتوانین لەوە دەستکەوت وەربگرین. ئەوە بە نەزەری من خەڵکی کوردستان لەو بابەتەوە بێ زۆر چاوکراوە. بەڕێز مەحیا هەڵبەت کە یعنی ماوەی چەند ڕۆژێکە بە تایبەت باس لەوە کرێ کە لە ڕووی نێودەوڵەتیەوە هەم ئەمریکا هەم ئیسرائیل ینی دەخوازم کە گەلی کورد ڕابکێشنە ناو ئەو خواست و ئامانجەکانی خۆیانەوە. چەندە پێویستە گەلی کورد بەتایبەت ینی پارتە سیاسیەکان لە ڕۆژهەڵاتی کوردستان ئامانج و استراتیژێتی خۆیان هەبێ و لە چوارچێوەی ئەوەی کە مافەکانی گەلی کورد بپارێزن و نەبنە چۆنەڵی نەبنە ئامانجی دەوڵەتە زلهێزەکان و بەپێی بەرژەوەندەکانی ئەوان بەپێی خواستی ئەوان کە دش بە خواستی گەلی ئێمە بێت ینی کارەکانیان نەکەن و لە هەمان کادا بە تایبەت دەخوازم بزانم کە بەڕێستان ینی پلانی پارتەکەتان وەکو جێگرەوە بۆ ڕۆژهەڵاتی کوردستان بە تایبەتەوەی کە ینی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەرەو گۆڕانکاریەکی بنەڕەتی بەڕاستی دەڕوان لەم دۆخەدا چەندە ینی استراتیژێت و ئامانجی ئێوە چێ بۆ وەکو جێگرەوەی ئەمە. بەڵێ ئێمە پێشتر بەرنامە و پلانی خۆمانمان بۆ کۆمەلگای کوردستان ڕاگەیاند و ئێمە پێمان وایە کۆمەلگای کوردستانە بێ دەسەڵاتی خەڵکی کوردستان بەسەری ئازاڵ بێت و خەڵکی کوردستان بڕیار بدەن. با من لە ڕۆژاوای کوردستانەوە دەست پێ بکەم. ڕۆژاوای کوردستان ئەو هێزە گرنگە بوو لە شکاندنی داعش و هەتا ئەو کاتەی کە هێزێکی گرنگ بوو توانین لە هاوسەنگی هێزا دەور ببینێ ئێمە بینین کە یارمەتی هێزە نەودەوڵەتیەکانی لە پشت بوو توانیان یارمەتی بدەن. بەڵام بە باوەڕی من نەیانتوانی هەموو هەلەکە لە کاتی خۆیان بکۆزنەوە و کاتێک کە بەشێک لە سووریەی دموکرات ناڵم هەمویان بەشێک لە هێزەکانی سووریەی دموکرات زانیان داخوازیەکانیان لە دەوڵەتی ئێستش ناوەندا هاتوۆتە دی پشتیان لە سووریەی دموکرات کرد و بۆ جۆرەتاندادەیە کەس بوون. طبعاً من پێم وایە ئێمە لە ئایندا بێ ئەوە لە بەرچاو بگرین. ئێمە ناتوانین هێزی نێودەوڵەتی ڕەتیان بکەینەوە. ئەو هێزێش نین دەوڵەتی ئەمریکا بینین دەوڵەتی ئەمریکا ئیسرائیل یا هێزەکانی تر چۆن ئەتوانن بە دنیای ئەوڕۆی تەکنۆلۆژی دژ بە نەیارانی خۆیان شڕ بکەن. دیارە کورد لەو ئاستانیە کە بتوانە بەرامبەر بەوان بێسێت کە ناتوانین بەرامبەر بەوان بێسین کە ئیجزانین ئەوان هەر لەو کێشانەدا دەور ئەبینن دەخاڵەتەکەن یانەوە بەرژەوەندەکانی خۆیان بێتەتی ئەبێ هەوڵ بدەینەوە هاوسەنگی هێزە بەدەست بێنین. هاوسەنگی هێز بە چەک بەدەست نایە. هاوسەنگی هێز بە هێزی سیاسی بەدەست نایە. هاوسەنگی هێز بە کۆمەلگا بەدەست بێ. ئەگەر کۆمەلگا بتوانێت لە ئاستێکی بەرین بە هیچ دەوڵەتێ دەرەخەت نایە. کۆمەلگایەکی گەورە ئێمە ئەوەمان بینیوە ڕژیمی شا تەنیا قسە لە منتەقەدا ڕژیمی شایەکە پیانەوە ژاندارمی منتەقە ئەو کاتە بڕیارێدا هێرش بکاتە سەر کام وڵاتی عەرەبی پێی خۆش بۆ ئەیتوانی بکات. هەر ئەو ڕژیمە بە خەڵک ڕووخا تا ئێستا چی هاتە جێگەکەی ئەو بەحسێکی ترەکە جێگەی ئێرە ئەمە قسەی لەسەر بکەین. حتا لەو بابەتەشەوە بێ چاوەڕوون بین ئەبێ بزانین چی دێتە نابێ ئەمە لە ساڵێکەوە بکەین لە ساڵێکی تر. ئەوانە هەموو زۆر زۆر بۆیە تەجروبە پیشانی داوە دەوری گەل دەوری خەڵک لە گۆڕانکاریەکانە لە هەموو شتێک گرنگترە. حتا لە هێزی پێشمەرگە ئەگەر هەموو هێزی پێشمەرگەی کوردستانیش بۆ چکانەوە هایانە کە لە بەرامبەر چەکی ئەمریکایە شتێکی وها سێر و عەجایب نییە بەرین بڵاو بنەوە
دیسان ئەتوانن شکست بێنن بەڵام چیەکەن لە مەسەلەن بڵێن لە ڕۆژهەڵاتی کوردستان نزیکی 8 میلیۆن خەڵک بۆ ناکرێ هەمویان بکوژن ئەو خەڵکە تەبعا ئەتوانن لەسەر گۆڕانکاریەکان تەئسیریان بێ ئەو خەڵکە ئەتوانن لەسەر بەرژەوەندیەکانی وڵاتانی زەرهێش تەئسیریان بێ کە ئەمانش بەرژەوەندیەکانی خۆیان لەبەرچاو بگرن بۆیە ئێمە دەمێ بزانم کە بانگەوازی تۆ بۆ گەلچیە لە ڕۆژهەڵاتی کوردستان بانگەوازی ئێمە بۆ گەل ئەوەیە کە ئەوان ئەبێت چاوکراوە بن هەلەکە بە جوانی چاو لێ بکەن وها نەبێت لە پڕێکا بکەونە دەورێک شرایەتێ کە زربەیەکی قرس بخۆن ئەوان بخوانەوانە چاکەزانن ئەوان تەجروبەی ئەم چەند ساڵی پێشویان هەیە لە هەر لەم بەفرەمباری ڕابردووە ئەگەر چای لێ بکەن هەر لە شۆڕشیژی ناچای لێ بکەن هەر لە ساڵی 96 و 98 چای لێ بکەن ئەوان تەجروبەیان هەیە ئەزانن چۆن لەگەڵ دەوڵەتە هەڵسوکەوت بکەن نەورۆزی پارەکە نەورۆزێکی گەورە بوو ئەوە بەجەماوەر کرا ئەو بە هێزی سیاسی یارە دەوری بوو بەڵام هێزی سیاسی بڵێن دە سەدی ئەو خەڵکە بووە هاتبوون بۆ نەورۆز ویا زۆر شتی تر کراوە لە کوردستان کە گەل کردوێتی بە باوەڕی من ئێمە پێمان وایە ئەبێ ئەوان لە زووترین کاتە بتوانن بنکەکانیان کە گەر خۆیان دەسەڵات بەدەستەوە بگرن خۆیان چەکدار بکەن و هاوکات لەگەڵ هێزە سیاسیەکان لە کوردستانیش هاواهەنگ بن بەڵام ئەوەی وا ئەی بڕێتەوە بە باوەڕی من هێزی سیاسی نییە بەڵکو هێزی سیاسی بە بێگەل هیچی پێ ناکرێ ئێمەشدانی کوردستان بە تایبەت کوردستانی ڕۆژهەڵات هەموو حزبێک پێگەوجێگەی خۆی هەیە خەڵک خۆیان بە حزبێکەوە پێناساکەن و ئەوە توانێ ئەو هاواهەنگیە پێکەوە توانێت تاسیری زۆر گرنگی ببێت لەسەر ڕووداوەکان دیسان باس دووپاتێکەمەوە ئەوەی وا ئەیبڕێتەوە دەوری خەڵکە لە مەیدانە ئەوە ناردنەوەی هێز لەسەر سنوورەکان و ئالەوانە ئەتوانێت جاری وای بڵم کارەساتیشی لێ هەڵقڵێ بۆیە بێ زۆر وری بە وریایانە ئێمە چاو لە شتەکە بڵێ نابێت تووشی احساسات ببین نابێت تووشی ئەو ببین کە مێدیای ئەو ڕۆژی چیمان پێڵێن هەر دوێنێ یاوت شاری مەریوانیان سۆڵ کردو بەڵام زانین وایش نییە یا دۆشتی کە لە عادە و بابەتەوە هاتووە بۆیە هەروە باسم کردەوە ئێمە بە بۆنەیەوە کە تۆڕە کۆمەڵایەتەکان ئەپچڕێت شاید نتوانین بەو جۆرە تەئسیردا بنینە سەری بەڵام ئەبێ زۆر بە وریاییەوە پەیوەندی لەگەڵ هێزەکانی خۆمان بگرین لە ناوەوە هەموو حزبی هێز و کەسی لە ناوەوە هەیە ڕێبەرانی مەیدانی هەیە و ئەوانە ئەتوانن هەلەکە بە جوانی خۆزنەوە و تاسیریان بێت بەڵێ بەڕێز مەحیا ئیرەجی سپاس دەکەم کا لەگەڵمان بەشداریت هەبوو سپاس بۆ شرۆڤە و ڕوونکردنەوەکانت کاتێکی خۆش سپاس بۆ ئێوەش